سڵاو ئەم کاتتان باش بینەرانی ئازیز کەناڵە ئشراق هاتی منەوەلاتانەوە بەرنامەی تەندروستی تۆ لە ڕەمەزان. ئەمڕۆ باس نەخۆشی سەرع ئاراتان کێ من واتە گەشکە. نەخۆشی سەرع چەس نەخۆشیەکی درێژخاین مێشکە، هۆکارەکەی تێکچوونە کەهرەبایەتی مێشک. هەروەها لە سەدا هەفتا لە نەخۆشەی لە جیهان کە تووشی سەرع بینە کۆنتڕۆڵن و ژیانە ئاسایی خۆیان کەن ئەگەر تەشخیصەکەی و عیلاجەکەی دروست بی. نەخۆشیەگە تووشی گشت تەمەنێک بووت، هەروەها هۆکارەکەی وەکو باسمان کرد تێکچوونە کەهرەبایەتی مێشکە. نیشانەکانی دەرکەفت وەکو تەشەنجات، وشکبوون، گشت لەش یاخود چەند پارچەیەک لە لەش مەثەلەن دەست و قاچ. ئەمە یانیشە حەسەب چەس ینی بە پێی خانەکانی مێشکە ئایا چەندێک لە خانەکانی مێشک خەلەل کەفتێسەتی. ئەگەر کەم بوود بوودە بەش ینی جزئی کەمێک لە لەش تەشەنجات وەتی کەفت. ئەگەر بەشێفرە لە خانەکانی مێشک بوود ئەو خەلەلە کەهرەبائیەوەتی کەفتیە عام دەرکەفت نیشانەکانی کە تەشەنج عام لە لەش بوود لە نەخۆشیەکە. ئەگەر بای من باس هۆکارەکانە توشبوونە و نەخۆشی سەرع بکەی من ئەرادان، هۆکارێکیان ئەوەیە کە ئۆکسسیجین کەم ڕەسدە خانەکانە مێشک. هۆکارەکەشی ئەوە مەثەلەن چه حاڵەتێک ئەو حاڵەتە ڕوویدێت. ئەرا نمونە کاتێک مناڵ لەدایک بوود عسر وەلادی، کێشە کاتە مناڵ لەدایک بوو دەغت سەری دەخت دوێنێت خانەکانی مێشک زەرمەند بوون، ئۆکسسیجین کەم درەنگ مناڵەکە تێدە دنیا ئۆکسسیجین کەم ئەراچێت. ئیکێک لە هۆکارەکان ئەوەسە. هۆکاری تر کاتێک ضەربەیەک کەفتە سەر مێشک، هەر ضەربەیەک بوودە هۆکاری نزف لە مێشک و بە هەمان شێوە خوێن کەم ئەرا خانەکان مێشکشت و ئۆکسسیجین کەم ئەراچێت. جەڵتەیش لەوانەسە جار هەسە جەڵتە کە وتمان خوێن کەم ئەرا خانەکانی مێشکشت بەهۆی خوێنی مەیی یاخود نزفێک دروست بیە کە بوودە گرەیەکی خوێنی و ئۆکسسیجین و خوێن کەم ئەرا خانەکانی مێشکشت. هەروەها لە حادث سەیارە ڕووداوی هاتوچۆ بە هەمان شێوە ئەگەر مێشک ضەربەی قایمێک بدوێنێت کە خانەکانی مێشک زەرمەند بوون احتیمالە بوودە هۆکارە سەرع. وەگەردیا ئەگەر حاڵەتی تەشەوهات ولادی یعنی کە مناڵەکە لەدایک بوود مێشکی کامل تەکوین نەویە بە هەر هۆکارێک بێت خلال مەراحل تەکوینی لەوانەسە دایکەکەی نەخۆش بیە، کێشەیەکی بیە، دەرمانێک تشتێک وەرگردیە وە پێی نەکەفتیە بوودە هۆکارە ئەوەی کە خانەکانی مێشکی وە تەواوەتی دروست نەویە. هەروەها هەوکردنی مێشک سەحایە ئەوش بوودە هۆکارە سەرع و هەروەها نەخۆشی وەرەم واتە گرێ ئەگەر لەسەر مێشک دروست بێ ئەمەشە بوودە هۆکارە ئەوەی ئۆکسسیجین کەم ئەرا خانەکانی مێشک بچێت و ئەو کەهرەبایەتی مێشکە تێک بچێت. ئەگەر بابنە سەر عیلاجی نەخۆشی سەرع، ئەگەر هاتوو هۆکارە سەرعەکە گرەیە یاخود هۆکارەکەی عیلاج کرێت و نەشتەرگەری ئەوە و عەمەلیات ئەو گرەیە لا بدرێت و یەکەم عیلاجی بایەسە ئەوە دەست بکەتە پێی. دووەم شت بردنە دەرمانی سەرع، حەبی سەرع ڕۆژانە ئەگەر گەورە بێ حەب ئەگەر لە مناڵە وەکو شەراب دەرمانی سەرع بایەسە وەربگرێت. بایم لەسەر مەقەیەتی توشبین و نەخۆشی سەرع چەس. مەقەیەتێکەی یەکەم شت سەدا 25 حاڵەت سەرع توێنی من منعی بکەی من کە ڕووی نەیاد. یەکێک لەوانە ئەوەسە مەثەلەن مەقەیەتیکردن کاتە لێخوڕینی سەیارە یاخود ماتۆر، مەثەن لێخوڕینی سەیارە پشتێن سەڵامەتی بۆ سرێت ئەگەر خوانەکە حادثێک ڕوویدا کەمتر زەرمەند بوود. دووەم شت لە ماتۆر لێخوڕین کڵاوە سەڵامەتی بۆ سرێت.
سێم شت لە حاڵەتی ئافرەتی دووگیان متابعەی سەحەتی ئافرەت بکرێت و ئەرا ئەوەی کێشەی تەندروستی ڕوونێت. هەروەها مەقەیەتی توشبین و نەخۆشی دڵ و دەمار کە بوودە هۆکاری کەمی چوونی ئۆکسسیجین و خوێن ئەرا مێشک و مەقەیەتی توشبوون و نەخۆشی ئلتهاب سەحایە تا بتوانانی من یعنی هەوڵ بدەی من چکە نەخۆشیەکی گوازراوەیە ڕێنمایە تەندروستیەکان و سەحەتی مناڵەکە باش بێت و یاهین ئەو کەسە مەناعی لەشی باش بێت بەهێزی بکرێت لقاحات و شتوەر بگرێت تووشی حاڵەتە نەخۆشی سەحایە نەوت. چەند شتێک هەست ئیشنەپی مهەیجات کە حاڵەتە سەرع تەئسیر کرد لەلی سلبیەن خراپتری کرد. ئەمانەیشە چەس ئیشنەپی مهەیجات یەکەم شت ئەگەر هاتوو نەخۆشەکە خاص نەخەفت مەثلەن کەم خەوی. دووەم شت مەوادە کحولیەکان و جغارە. سێیەم شت لە ئافرەتە سووری مانگانە. هەروەها سترێس واتە قەلەق و خەفەت و دڵەڕاوکێ. ئەگەر بای من باس ئسعافات ئەوەلیە بکەی من ئەرا نەخۆشی سەرع واتە چه ئەرای بکەیت کە کاتێک لەگەڵ نەخۆشیگیت کەسێکیت کە نەخۆشی سەرع دیرد و حاڵەتەکە نەوبەت سەرع ئەرایتێت. یەکەم شت باە نەترسیت و ئەویش زیاتر نەشەڵژێنی بایەسە وەگەردیا بمینیدەوە هەوڵ بدەی داینی لە زەوی و بخەفت لەسەر لا وەگەردیا بمینیتەوە هەروەها لەسەر لا دای بنیت چووکە کات حاڵەتی سەرع جارەس هەناسەی تەنگ بود و ناتوانێت شت خۆیت بێت لەسەر لا بێ ئەگەر ئەفۆن لیلگێ یان ڕژانەوەی شتێک بێت نەیخینکێنێ نەڕواتە ناو بەڕی هەناسەوە. هەوڵ بدەیت شتێک سنگیان یەک شتێک بخەی دەژێر سەری ئەگەر عینەکی هەست عینەکەکەی لابیت چونکە نەوەکو بشکێت و لە حاڵەتی سەرعە و چیتر لەگەڵ یامینیدەوە و ئەگەر هاتوو لە 10 دقە زیاتری خایان باەسە تەلیفۆن ئەمبولانس بکەیت چونکە فەرەی حاڵەتی لە سەرع چەند دقەیەک خایەنت و خۆی خاسۆبوو دووبارە یعنی نەوبەتەکەی کەمە. ئەگەر هاتوو فرەتربی لە 10 دقە زیاتربی باەسە تەلیفۆن ئەمبولانس بکەیت. ئەگەر هاتوو حاڵەتەکەی کەمبی وەکووتمان ئاوا لەگەڵی مێنیدەوە و وەگەردیابووی ئەراوەی سەلامەت بێ کە لە زەویش داتنا خطوەی مهمەیەک هەر شتێک مەترسیدار لە دەوروبەری نەخۆشەکەس بایەسە دووریەوە بخێت وەکو ئەگەر شیشەیەگە شتێکی تیژە ئەگەری شکانی هەیە برینداری بکە ئەگەر ئاوێکی گەرمە هەرچی هەیە دەوروبەری نەخۆشەکە سەلامەت بایەسە بوت شتەکان ئەوەی مەترسیدارە لەلی دووریەوە خەیت. وەگەردێمین دۆ هادە ئیوەکەیت کە هاتە هۆش خۆی ئەو کاتە وەگەردیا ئیشیت حاڵەتی ئەرات هات لێوە ئەرا خۆی ئاگادار بود و ئەگەر حەبوشتی هەست دوای ئەوەی هاتە هۆش خۆی وەتەواوەتی تێگەینیت و ئەرای باس وەضعەکەکەیت و وەسەڵامەتی ئەگەر کەسەکە تەنیایە بایەسە ئەگەر ناسیار ینی نزیکی خۆ دەتوێنی بەڕستنی دەی ماڵ ئەگەر نایناسی بە تەکسیەک شتێک بیگەێنێتە ماڵ چونکە سەلامەت نییە خۆی سارەشت لێ خوڕێت تاکو وەضعەکەی خاص مستەقر بوو. هەروەها کاتێک نەخۆشەکە نەوبەت سەرعەکە ئەرای هاتیە هەوڵ بدە ئەگەر ڕێباتێک شتێک ها لە ملی شلیۆ بکەیت چونکە حاڵەتە هەناسە تەنگیش ئەرایان تێدن و هەروەها وەکووتمان ئەگەر 5 دقە زیاتری خایان بەسە تەلیفۆن ئەمبولانس بکەیت چونکە ئەگەر لە 5 دقە زیاتر بوت احتیاجە نەخۆشخانەکەدن. چەند شتێک هەست چەند خاڵێک هەست نەبایەسە بکەیدەی کاتێک نەخۆشەکە نەوبەت سەرع گرێدەی یعنی ستۆپ نەبایە ئەی خاڵی لە ئەنجام بدەیت. یەکێک لەوانە ناودن حرەکەی نەخۆشەکە ڕابگریت کاتێک حاڵەتە تەشەنج ئەرایتێت حرەکەکەت دەستوقاچی وشک بوت ناود ڕای بگریت بایەسە بیتێڵی تەنها بیخیتە سەر لاوە لەگەڵ یابیت ئارام بیتەوە ناوێ حرەکەکەی ڕابگریت. دووەم شت هەوڵ نەدەی هیچ شتێک بخیتە ناو دەم نەخۆشەکە ئەگەر وەکو عیلاج ئەگەر وەکو ئاو هیچ شتێک ناخیتە ناو دەم نەخۆشەکە چونکە ئەو ئەسڵان خۆی ناتوانێت شت خۆت بێت. سێم شت
حتا نەخۆشەکە هاتە هۆش خۆی وە تەواوەتی وەگەردمانابیت ئەو کاتە توێنیت ئاوێشتێکی یا خواردنێک پێ بدەیت تا بە تەواوەتی کامل نەهاتە هۆش خۆی هیچ شتێکی پێ نادەیت. ئیساراتان باسکێ من ئامۆژگاری چە ئەرا نەخۆشە سەرع بکەی من. ئامۆژگارێکان یەکەمیان باەسە نەخۆشەکە بزانێت نەخۆشیەکەی چەس، سەرع چەس و نیشانەکانی چەس و عیلاجەکەی چەس. دووەم شت پابندبوون و عیلاجەکانی و ئیلتزام و عیلاجەکانی هەرچەند ئیلتزام بکەت و عیلاجەکانیەوە و متابعی خۆی بکەت زیاتر کۆنتڕۆڵ بوو ژیانی ئاسایی خۆی کرد و بێ کێشە و گرفت. وەکو سەرەتا باسمان کرد ١٧ نەخۆشی سەرع ئەگەر عیلاج و تەشخیص کۆنتڕۆڵ بووت ئەوە ژیانی ئاسایی خۆی کرد بەبێ کێشە. سێیەم شت هەر شتێک خۆی زانت کە ئەی شتە ئەرای خراوە حاڵەتەکەی خراوەکەت دوور بکەفتەوە لەلی. چوارەم شت خەوتن باش و ئیسراحەت باش واتە ڕۆژانە وەلاینی کەم و 7 تا 8 سەعات بخەفت ئیسراحەت بێتە مێشکی. وەرزشکردن گرنگە ئەرا هەر حاڵەتە نەخۆشیەک وەرزشکردن و ئەنتظام هەروەها تەمرین لەسەر کەمکردنەوەی سترێس وەکو ئەتوێنی من بێشی من یعنی میثال یۆگا تەمارین یۆگا کە هیلت مێشکت ئیسراحەت بکات و سترێس کەم بکرێتەوە. دوورکەفتنەوە لە جغارە و مەوادە کحولیەکان ئەرا گشتی نەخۆشیەک خراوە. ئەگەر بای من باس ئامۆژگاری بکەی من ئەرە دایک و باوکەی لە یارو مناڵەگایان سەرع دیرت. وەکو هەمان خاڵی کە باسمان کرد لە ئامۆژگارەکان باەسە بزانن نەخۆشی سەرع چەس و عیلاجی چەس و نیشانەکانی چەس. دووەم شت باەسە مراجعەی دکتۆرەکە بکەن بینەوبین ئەراوی بزانن مناڵەگەیان نەخۆشیەکەی کۆنتڕۆڵە عیلاجەکانی ڕێکە لەگەڵ یا ئەگونجێ جورعەکەی زیاد و کەمیەکەی و هەروەها وەضع مناڵەکەیان چۆنە. سێم شت باەسە بزانن ضروریە بزانن ئسعافات ئەوەلی واتە فریاگوزاری خێرا ئەرا نەخۆشە سەرع چەس ئەرا ئەوەی لەگەڵ مناڵەکەیان هەر کاتێک نەوبەت سەرعبی بزانن چۆن تەعامل لەگەڵ یا بکەن. هەروەها باەسە پاڵپشت مناڵەکە بوون بین وەگەردیا دانیشن قسە بکەن کێشەی چەس گرفتی چەس هەست وەچەکەت چونکە خۆی نەوبەتە سەرع تەشەنجات وەگەردیاتێت و بیرهۆشیشی تێکەچێ تەخەیولات جار هەست یعنی چەند شتێک چونکە شتەکە لە مێشکی ڕۆ ئەدا کە هەرەبایی مێشکی چەند شتێک ڕۆ ئەدا جارەس لە واقعانیە ئەبێ لەگەڵ مناڵەکەی بیت و پاڵپشتی بیت. و هەروەها مناڵی سەعبە جار هەست لە دەشتەوە لە مەدرسە لە قوتابخانە ڕەفیقەیلی جار هەست عەزیەتیکەن بایەسە تێبگەیلی گوێگردن فرە گرنگە جار هەست گوێگردن فرە مهمە تا بزانیت مناڵەکە بزانێت و احتمامی پێ ئەدەیت گرنگی پێ ئەدەیت و باس حاڵەتی خۆی بکەیت و دەرونیەن ئارام ئەبێتەوە. هەروەها ڕاحەی نەفسی باری دەرونی کاتێک ئارام بێت لە ١٨ نەخۆشیەکان یعنی کۆنتڕۆڵ ئەوێت چونکە باری دەرونی کاتێک زەعیف ئەوێ بەرگری لە ششدا ئەوەزێت ئەو کەسە متمانەی بەخۆی ناوێنێ بێهیوا ئەبێت چونکە هەر خۆی نەخۆشی سەرع حاڵەتی کە ئابەیەک ئەرا ئەو کەسە دروستکەت و تایبەتی ئەگەر پاڵپشتی نەون دەوروبەری. نقطەی فرەگرنگێک ئەگەر مناڵەکە لە مەدرسە بی لە قوتابخانە بی باەسە دایک و باوکەکە پلانێک دروست بکەن و بیدەنە نەخۆشخانەکەیان ئەی مناڵیانە سەرع دیرت ئەیە حاڵەتەکەیە ئەرا ئەوەی مامۆستاکانی ئاگادار بن و هوشیاری بن و مەقەیەتی بوون ئەگەر لە حاڵەتی سەرع شتێک هات و حاڵەتێک ڕوویدا چی بۆ بکەن. شەمرە الحەراریە چەس شەمرە الحەراریە حاڵەتێکە هاوشێوەی حاڵەتی سەرعە لە مناڵ ڕوویدێت کاتێک تەوی بەرزۆ بووت 38.9 دەرەجە سیلیزی زیاتر. ئەو حاڵەتە چەس سەرع نییە بەڵام نیشانەکانە سەرع لەلی دەرکەفت موقەتەن مەترسی هەست مناڵەکە مستەقبەلەن تووشی سەرع بووت. واتە سەرع نییە بەڵام زیاتر فرسەت ئیسابە زیاد کرد لە مناڵەکە. ئەم حاڵەتە چەس ئەگەر هاتوو مناڵەکە ئەی نیشانەی لە لەلی دەرکەفت کە بێهۆش بووت دەست و قاچی بێهێز بووت جار هەست حرەکات کەفدەپی و ملی وشک بووت
احتمال برژێتەوە هەر حاڵەتی بینە هەمان ئەسعافات دایک و باوکەکە بیخەنە سەر لاوە وەگەردیا بمێنن تانەوەکو ئەوە ڕژانەوەکە یا لیلگەکەی بچتە قڕگەوە تاکو حاڵەتەکەی باش ئەوێت و ئەگەر هات و خۆی دوو حاڵە دیرت بەسیتە و معقەدە ئەگەر 1 تا 2 دقە ئەوە هیچ ناتوات تەنها نەشەڵەژێن ئارام بن و لەگڵێ بمێنن ئەگەر لەوە زیاتری خایاند ئەوە بایەسە بورێتە نەخۆشخانە و چارەسەر وەربگرێت. هاتیمنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هیوادارین ئیستفادەکردین لێ معلوماتەی لە کاتێکی خۆش بنیشنە خێر.